دەستگای خێرخوازی بەخشین لەم ڕەمەزانەدا بە 11 پرۆژەی جیاواز لە دابینکردنی خۆراک، دروستکردنی خانوو تا لێدانی بیری ئاوی خواردنەوە هاوکاریەکانی بەدەستی 30,000 کەس گەیشتووە. بەرپرسی دەستگاکەش بە خەمێکی قوڵەوە باز لەو لێشاوە خەڵکە بێ ئومێدە دەکات کە هێشتا لە نۆرەدا ماونەتەوە و هاوکاری نەکراون. ئێمە ناوێکی زۆرمان لاماوە. ینی من ئێستا کە لە دەستگاوە هاتم لەگەڵ و برایانە قسەم کرد ئەڵێ ینی بە سەدان ناو بێناس کەوتون. ڕاستی ئێمە الحەمدوللا لە سەرەتای مانگی ڕەمەزانەوە بەخشین، بەڵام بەخوا زۆریژی حراجین، زۆر حراجین. یعنی چی بکەین لەو ناوانە؟ هەر سەبەتی خۆراک نێویان دەینێ هەندێکیان. تەمەنەوە الحەمدوللا ئەوەی کە دێتە دەست وعد و بەڵێنمانداوە کە ڕای نەگرین بەخوا. یعنی ڕۆژی جەژن خوا ئاگادارە دینارێک مایەوە لە قاسە و لە جانتای ئێمە ئەمامەڵا مەسئولین نایهێڵینەوە، بەڵام کە بەدەستیشمانەوە نەبێت چی بکەین. ینی هەژارەکەش زۆرە. فترەیە کە هەرێمی کوردستانیش تووشی قەیران بووە، تووشی قەیرانی دارایی بووە، بۆیە ئێمە داواکارین لە خێرخوازان هیمەتی زیاتر بکەن. ئەم دەستگایە خەڵک زۆر ڕوویتیەکە، ئەم دەستگایەکی ئەمینە، ئەم دەستگایە خەڵک بێمنەتانە پارە وەرەگرێ و خەڵکی کە پێی خۆشە سەدەقەی سڕ بێ کاکە بۆ هەژارەکەشە بێتە سڕ بۆ ئەویشە بێتە سڕ، چونکە ئێمە هەرکێ پارێزین. ئێمە هەموو جاروتومانم پارەی ئێمە نییە، پارەی دەستگای بەخشین نییە، دەستگای بەخشین مەشروعی نییە، دەستگای بەخشین بیرەنەوتی نییە، دەستگای بەخشین حکوومەت نییە، دەستگای بەخشین سەرچاوەکەی خێرخوازە. خێرخواز ئیمڕۆ گەیاندی بەنی تەوزیعکرێ بە زۆر جار بۆ متمانەی زیاتر خێرخوازەکەن خۆمان نابین. چۆنی پێخۆشە ئاوا هەر خێرخوازێک ئەوێ بابێ ناوەکانی ئەدینی با بەخۆی تەوزیعیکە. کاتێک بەشێکی گرنگی وەکو بێباوکان لە دەستگاکە ئاماری تۆمارکراوان و سوودمەندبوانی بەشەکە ئاشکرا دەکات، ئەو کات دەردەکەوێت کە هەژار خستنی خەڵک تاکە دەستکەوتی ئەم دوو ئیداریەیە و بەخشین بە هەوڵەکانی نازی بێباوکانیشی لە ئاستۆ گرتووە. ئێمە توانیمانە لەم مانگە پیرۆزەدا 1200 مناڵ لە کوردستانە موچەی پێ بدەین و 2500 مناڵیش جلوبەرجیان بۆ بکەین و لە سلێمانیشە لێرە 200 مناڵ موچە وەردەگرن. ئێستا حالیەن خەریکی تەوزەکردنی موچەی مناڵان بێباوکین، یانی لەم زروفەنە هەموارەی کوردستان و مەنتیقەکە و لەم بێپارەیە لەخوا بەزیابێ سوپاس دووبارە بۆ خێرخوازان کە ئێمە توانیمانە موچەکانیان نەوەستێنی و لەم ڕەمەزانەدا نزیکە چەژن موچیان پێ بدەین. کاتێک خێرخوازان دەبنە تاکە فریاد ڕست بۆ هەژار و نەداران، پرسیارەکە ئەوەیە ئەی ئەو بودجە و داهاتە خەیاڵی لە ژێر چنگی ئەم دەسەڵاتەدایە کووە؟ گیرفانی بەتاڵی هەژاران ڕۆتینی دوژمە بریقەدارەکانی خۆشگوزەرانی و ئاوەدانی دەسەلمێنێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.